بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان بو باسكردن لكومالي برايان مسلمان إخوان المسلمين بيوست السنة أو هلو مرجع باسكين كإخواني تعدرز بو لدواي جاني جيانية كام دولة عثماني روخا بدستي دولة استعماري كان دولة عثماني وكزانين لصال 1209 سرتا إمارتي بچوبو كدروز بو لباقي رشالاتي تركيا استا دواي ورده ام دولة گورا بو وبو إمبراطوريتي گورا ولسالي 1453 لسردمي محمد فاتح توانيان قسطنطينية كبايتخت الرومي بيزنطية كان بو فتحي بكن ودواتر برو أوروبا برون ومساحية زور لأوروبا بقرن كأو زمانة مجر ولاتي مجر إمبراطوريتي قورب ومجر نمسا أمانة وصربيا وبلغاريا وألبانيا أمولاتانا همو كيوتا يعني دسي أولي مساحيك الأوروبا أكيوتا دستي دولة عثماني زور تربو لو مساحيك لتركيا وآسيا ودولتان إسلامية نجر دسيانا وآواء أتشتو بو روسيا ومنطقي أوكرانيا وجزيري شو بجزيري قرمو بشكل زور لروسيا ولا أوروبا دروبري سالكاني 1500 و 1600 لو سردمان لجر دسي عثمانيا عثماني زور بهزم بتاوتي للسردمي محمد فاتح وسلطان سليماني قانوني وسلطان سليم كما أوانا دواتر ورده أم دولتا فيينا بايتختي نمسا چند دو جار هرشي بوا كان وقماروي أدن هرجاري چند مان ودواتر كليو وأشكين اتر دولة عثماني ورده بشوك بيتوت وليتر لصالي 1700 بدواوة دولة عثماني برو بشوك بونوهاتو حتى أقات استخدم السلطان عبد الحميد دوام ودواء ولا حرب عالمية كما بكرتكي لنيوان أزارو نصو شواردب ونصو هجدة ولا طوابوني دولتك شركها دولة عثماني زور لاوازبه وكما لتاتورك كظابتك به ولا أصلا جولكي دون مبوة ولجيرو خوي كردت مسلمان وقال فرنسا وبريطانيا وانا لجيرو بمؤامرة قورية كان بوشوية لأنقرة أو مثلا شوى دولتك إعلانك ولا اسطنبوليش سلطاني الليبوة بوشوية أم بهذا كانوا أو لاوازا كان هتا لدواي كوتاي جيانية كم لبين 1900 و 1924 بطاوتي دولة عثماني الروخية وخلافة إسلامي نامينة وعالمي إسلامي إتربية سر أبي دولة عثماني هرشنا ما ويك بو ضعيف بو أو تواناي جاراني نماوه بلام هرشونيك بيوكو تشتر يقوا بو دولتاني إسلامي چونك هميشه أزاني همو دولتي همو إمبراطوريتي همو هيزك ليقرتونو لتوكميو ليقبونو لتوحيدا بهيزة بيو لتفرقو لجاوازيا لاواز بيو واضح لبلوا همو دولتاني استعماري هميشه هولي عندها كهم دولتاني داجير كان هربويا لراسيا دواجاني جيهاني وهلا ناو جنكيا اتفاقي سايكس بيكو بو كسايكس بيكو وزيري دروي بريطانيا وفرنسا بون حتى يكم جار وزيري دروي روسيا شان لقلا بيبورك وتنكر ناي استازانو فبيل صال 1916 هسه كان بلان دا انن بو دا بشكرين دولتان عربي واسلامي ولا عسكردنيان دواي جنك دوايك لصال نصو حفاش شورشي شيوعية أبيت لروسيا وليلين شورشكا مشغولة من بخويا أنا وسازانوف وزير خارجي روسيا اللي هنا كدرش الاتفاق كأمانته فرنسا وبريطانيا كوريكا وتنكن بدا بشكرنو بارشا كرين دولتان إسلامي كبيج أول سردمي عثماني هرشان دولة عثماني ملاحظة هي لسيو هنق هلو بليبو بلام كوكروي دولتان عربي إسلامي بوا وخلق توانيتي لأسطنبول سواري شمال نفر بيت دمشق بيت قدس بيت مكة ومدينة يعني لمغرب ببي باسابورت بيبو عراق
العراق بشي بو اسطنبول بيتو بو مصر يعني حدود نبوة أم حدود السنورانة استعمار دعي دايناوة أما عراق أما لبنان أما قطر أما بحرين أما شوية طبعا كدولة كان بتشوك كردو بتشوك هم بتشوك أخوي بخوي لاوازة هم عادة لسر سنوري زور جار شر وناكوتي دروس به لاواز ولاواستربن لبرو تماشاكي لكاتيكا ئەم رووسایی ئیسە بینی و پێش ئەوەی رووسیا بە یەکێتی سۆڤێت بوو دوای جەنگی جیهانیەکەم و دووەم زۆر گەورە بوو فراوان بوو وەکو خاک و وەکو دین کە گەورەترین وڵاتی دنیاسا رووسیا لە ڕووی خاکۆ زەمانێک بۆم رووسایە بەقەدەر ئێران نەبووە زۆربەی گەورەبوونی رووسیا لەسەر داگیرکردنی خاکی ئیسلامی بۆ معلوماتان چ سیبریا کە باکوور و ڕۆژهەڵات و ئاوای هینە رووسایە هەمووی خاکی ئیسلامی و دەوڵەتانی ئیسلامی بووە چ لە ڕووی ڕۆژهەڵات و کە دەوڵەتی عوسمانی بووە ڕۆژ ئاوایوە منطقەی جزیرەی قرم و منطقەی ئۆکرانی ئەوانە چەند ساڵ عوسمانی حکومی کردووە چ لە ڕۆژ هەڵاتی و باشووری ڕۆژهەڵاتی و تورکمانستان و ئۆزبەکستان و قرقیزستان و کازاخستان و تاجاکستان و ئەمە هەمووی داگیری کردووە لەبەر ئەوە ئەم رووسایە لەسەر ئەساسی داگیرکاری دەوڵەتانی ئیسلامی و خاکی ئیسلام فراوان بۆ ئیسەیش و هەروەها ئەوروپا یعنی ئەتوانین بڵێن داگیرکاری ئەوروپا شتێکە کە ئەوروپیەکان وەک بڵێ هەر لە جبلیان وا دروست بوون حەزیان بە ململانێ و سیراع و داگیرکاریە ئاگامان لێبێ یعنی طبیعەتی ئەوروپا بە تایبەتی ئەتوانین بڵێن هەر لە 300 ساڵ پێش زاین کە ئەسکەندەری مەقدۆنی لە ئەوروپاوە هات و وڵاتانی دنیای داگیر کردو بەم ناوچەی ئێمەشۆ کە 300 ساڵ پێش زاین بووە ئەم وڵاتانە لەو کاتەوە لە ژێردەسی ڕۆمەکانە بوون تا ئیسلام هاتووە لە حوسەی زاینیە ئەم ناوچەی ڕزگار کردووە کەواتە 1000 ساڵ ئەم منتیقان لە ژێردەسی ڕۆم و فارسا بووە پێش ئیسلام داگیر کراوە دوای ئیسلام جارێکی تر لە سەردەمی عەباسیەکانە 200 ساڵ خاچپەرستەکان هاتوونەتەوە منتیقەی شام و میسر و ئەمانەیان جارێتر داگیر کردووە دوای ئەوە کە ئیسلام لە سەردەمی ئەمەویەکانە ڕۆشتووە ئیسپانیا و پورتوغالی فەتح کردووە ئەندەلوس 700 ساڵ لە ژێر دەسەڵاتی ئیسلاما بووە لەوێەوە عوسمانەکان گەشتوونەتە ڤیێنا و سنووری ئەڵمانیا و ئەوانە لەم لاوە گەشتوونەتە سنووری لە سەردەمی ئەمەویەکانە فەڕەنسا و ئەندەلوس هەتا 1492 غەرناتە کۆتا پێگەی مسلمانەکان لە ئەندەلوس داگیر کراوەتەوە لەلایەنی ئیستیعماری ئەوروپی و فەڕەنسی و ئیسپانیەکانەوە کە 500 ساڵەمە پێشە حتا لە ساڵی 1992 لە ئۆڵۆمپیاتی جیهانی یادی 500 ساڵەی داگیرکردنی غەرناتە کراوەتەوە ئەوان لە بیریانەوە شتانە و سەرکردەی سەربازی فەڕەنسا لە دیمەشق چۆتە سەر قەبری سەلاحەدینی ئەیوبی وتوێتی ئەوە گەڕانوە لە حەربی عالەمیەکەمە کە فەڕەنسا سووریای داگیر کردووە چۆتە سەر قەبری سەلاحەدین طبعا سەلاحەدین سەلیبیەکان و خاچپەرستەکانی دەرکرد لە 583 کۆچی لە قودس و لە فەڵەستین ئەڵێ گەڕێ لەبەرەوە ئەم سیراعە بەردەوامە یعنی ئەگەر کۆی کەینەوە 1000 ساڵ 300 پێش میلاد و 700 میلادی زایدن 200 ساڵی زمانی عەباسی زایدن 500 ساڵی ئێستا لە 1492 کە دەوڵەتانی ئیسلامیان داگیر کردووە هاتوون وردە یعنی لە 23 قەرنە ئەتوانین بڵێن 5 قەرن ئەم منتیقەی ئێمە لە ژێردەسی ئیستیعماری ئەوروپیا بووە بە ئێستەیشەوە ئێستش بە شێوەیەک لە شێوەکە دەوڵەتانی دنیا دابەش بوون بەسەر تقریباً 4 گروپە گروپێک کە خۆیان بە دەوڵەتی مەرکەز ئەزانن کە ئەوروپی و ئەمریکیەکانن پێیان وایە کە خۆیان یعنی ئەبێ حکمی عالەم بکەن و منافسیان نەبێ خۆیان بە پێشەوای دنیا ئەزان و ئەبێ دنیا تەقلیدیوان وڵاتانی وەکو سین و رووسیا و یابان و ئەمانە منافسی ئەوانن جۆری سێم لە وڵاتەکان وەکو پیان ئەڵێن دووەلی نامێ تازە پێگەیشتوەکان تۆزێک
لەوان لاوااسترن بەڵام ئەیانەوێ ئەوانش گەشە بکەن و لە ژێردەسی ئەمانە دەرچن وەکو کۆریای باکوور و باشوور وەکو ئێران و تورکیا و مالیزیا و ئەمانە. شیۆری چوارهەمی دەوڵەتەکان کە لاوااسترین دەوڵەتەکان پیان بڵێن دەوڵەت پەراوێزخراوەکان دووەلی ئیلهامیش دەوڵەتە زەعیفەکان کە ئێمە لەوانن زۆربەی دەوڵەتە عەرەبیەکان و دەوڵەتە ئیسلامیەکان لەوانن بەداخۆ دەوڵەتە ئەفریقیەکان و ئەمانە. جا ئێستا ئەم دەوڵەتانێک کە ئاوا جۆری چوارەمن و لاوازن دەوڵەتی جۆری یەکەم کە ئەمریکا ئەوروپان فشاریان لێ ئەەکەن و بەسەریانە فەرز ئەکەن لە کۆبوونەوەکانیانە کە ئەبێ ئێوە لە چەند ڕوویەک و شوێنکەوتو تابعی ئێمە بن نابێت لەسەر پێ خۆتان بۆستن و سەربەخۆ مستەقیل بن. جای تشێنەوە لە ڕاگەیاندنەکانە ئاماژەی پێ بکرێت بەڵام بە عەمەلی بە چای خۆمان دەبینین. یەکێک لەو ڕوانە ئەوەیە کە ئەبێم دەوڵەتانە خۆیان چەکی خۆیان دروست نەکەن چەک لەوان بکڕن ئەبێ لایەنی کشت و کاڵ بە تایبەتی گەنم لە ئەوان بکڕن با خۆشیان زەوی کشت و کاڵیان هەبێ و لایەنی خوێندن و خوێندەواری ئەبێ مەنهەجەکان بەدڵی ئەوان بێ و لایەنی ڕاگەاندن و ئیعلام لە وڵاتە دواکەوتووە ژێردەستانە ئەبێ بەدڵی ئەوان بێ و ئەگەر لەم شوارەیە بەگویان نەکەن بە شتێک کە ناوە شەرعەتی نێودەوڵەتی و ئومەمی متحیدە و مەجلیسی ئەمن سزایان ئەدەن و پیان ئەڵێن ئێوە ئیرهابی و تیرۆریستن. لەبەرەوە ئەم دەوڵەتانە بە ناچاوی و ئەمە بەڵگە هەیە لەسەر ئەم قسانە هەروە شتێک نییە دیعایە بێ. بە کورتیەکەی دوای جەنگی جیهانی یەکەم کە وڵاتانی عەرەبی و ئیسلامی لە ئێستا زۆر لاوااستر بوون زۆربەی وڵاتەکان لە ژێردەستی ئینگلیز و فەڕەنسا و دەوڵەتان نایبوون لە مێژوە خوێندوتانە لەو کاتەیە و خەڵک بە زۆری یعنی ڕووی کردووەتە بێدینی و زۆر معجب و سەرسام بوون بە ئەوروپا لەو کاتەیە و خۆیان زۆر بەکەم زانیوە و مزگەوتەکان تەنها کۆمەڵێک پیری تیا بۆ ئەویش هەروە بە کۆمەڵێ مەسەلەن خەرافات و سادەی و فەقیری گەنجەکان هەمووی لە چاخانە و لە نادی و لە جۆرەشتان بوون. ئالەم کاتەیە و خەلافەتی عوسمانیش ڕووخاوە وەکو عەرزم کرد دەوڵەتانی ئیسلامی لەو سەردەمەیە زۆر لە ئێستا لاوااستر بوون. ئالەم کاتە چەند گروپێکی ئیسلامی دروست ئەبن لە وڵاتان و چەند جەماعەت و گروپێ بۆ زیینوکردنەوەی ئیسلام بۆ گێڕانەوەی گەنجەکان و خەڵک بەرەو ئیسلام بۆ ئەوەی یعنی کاتەکە بەش بکان ناچێنە سەر باسی گروپەکانی تر باز لەوە ئەکەین کە یەکێک لەو گروپە ئیسلامیانە کە یەکەم نەبوو پێش ئەویش خەڵکی تر هەوڵی داوە و بەڵام بەناو بانگترین گروپی برایانی مسلمان ئیخوان موسلیمین بووە کە ئیمان بەناوڵ ئیمان بەنا ناوی حەسەنی کوڕی ئەحمەد عەبدوڕەحمانی ساعاتیە خەڵکی میسرە و لە ساڵی 1906 لەدایک بووە. ئەم پیاوە ئەچێتە لە 14 ساڵی قورئانی لەبەر کردووە و ئەچێتە قوتابخانە هەر بە گەنجی لە مەرحەلەی ابتیدایی ئەوانە چالاک بووە خەمخۆر بووە ڕێکخراوی بچووک بچووکی دروست کردووە ڕێکخراوی ئەمر بە معروف و نەهی لە منکەر و ڕێکخراوی خزمەتکردن و بە هاوکاری هەژاران و ئەمانە لەگەڵ هاوڕەوشتیا یعنی چالاکی هەبووە. دواتر کە گەورە بووە بەشی خوێندنی عەرەبی تەواو کردووە و بۆتە مدەڕیسی وانەی عەرەبی لە مەکتەبێکە. بەڵام ئەم پیاوە بەوەدا نەوەساوە زۆر هەوڵی داوە حتا چەند جارێک دوو جار هەوڵی جدی داوە لەگەڵ شێخەکانی ئەزهەرا تەمەنی 20 ساڵ و 21 ساڵ بووە لە 1926 و 27 و ئەوانە کە شتێک دروستکەین کە معقول نییە ئینگلیز ئاواکە میسر لەو کاتە لە ژێردەستی بەریتانیا بووە معقول نییە بەریتانیا ناواکەن لەم خەڵکە معقول نییە ئەم خەڵکە ئاوا پشتی لە دین کردووە ئێوە شیوخی ئەزهەر زانا گەورەکانی جامیع ئەزهەر گەورەترین جامیعی جیهانی ئیسلامیە هەر ئاوانابێ حتى ئەوانیش مبەڕیان ناوەتەوە کە وەڵایی ترەوە دەرز ئەڵێنەوە مەسەلەن خۆمانمانەوە کە دوتر هەر ئەوە نەکرێ و ئیستیعمار و دەسەڵاتدار و فەڕەنسا و بەریتانیا دەسەڵاتیان هەیە و یعنی هەر ئەوە نەکرێ و یعنی زۆر پیان نەکراوە بەڕاستی. ئەم پیاوە زۆر هەوڵی داوە سەرەتا یعنی سەربازێ بێت جوندێک بێت لە بەردەستی شێخێکە شێخێکی ئەزهەرا مەلایەکی گەورە زانایەکی گەورە بە شەرتێک شتێک دروست ببێ شتێکی محکەم و بەقووەت بۆ گەڕانەوەی دەسەڵاتی ئیسلام و قودرەتی ئیسلام و گەنجەکان بە ئیسلام بە کورتەکەی هەر دەستی نەکەوتووە. ئەوە نەبوو خۆی حەزی لە ڕیاسە و لە ڕئیسی ئەوانە بێ وردە و دەخوا شتەکەی گەورە کردووە نام زۆر سەرەتا جۆرێک دەسیاوەتێک کە مەسەلەن
ئەفەرمێ لەگەڵ چەند برادێک ما جاجار شەو لە ماڵ یەکێکمان کۆوە بینەوە بەشێ برادەکان ئەوە نەبوو مەسەلەن مهندس و دکتۆر و زۆر خوێنەوار و زانە ئاینوشتن ئەڵێ جارێ مەسەلێکیان دارتاشێ بۆ یەکیان دوکاندارێک بۆ یەکیان جوتیارێک بۆ یەکیان کەسانێکی خوێنەوارێتی بەسیتیان بووە یا حتا هەیان بۆ نەخوێنەواریش بوو بەس هەر هەموو غەممان بۆ شانە کۆ بوونەتەوە مەسەلەن بە یەکۆ قسەمان کردووە چی بکەین شتێ بکەین شتێکمان پێ بکرێمانە هەتا فەرمێ جارێکیان ئەڵێ ئەمی خوان مسلمێن چۆن دروست بوو لە جارێکیان 6 برادەر بین یەکی لە ماڵەکانە کۆ ببینەوە هەتا ناویشانە بە ئەم خوێنەوارترینیانە کە مامۆسایەتی ئاسایی بووە ئەوانێتر هەر کەسی ئاسایی بوو ئەڵێ کۆ بینەوە عەلەیکوم ئەسسەلام ئەو شەوە وتمان شتێک دروستکەین یانی هەروە تەنظیمی ڕێکخراوێ بە یەکۆ شتێک بکەین هەوڵێک بین یانی چەندێکمان پێکرێ ئەڵێ جاری وا بوو شەوان کە کۆ بینەوە ئەو 5-6 کەسە دەستمانە کرد بە گریان کە هیچمان پێ ناکرێ شتێکی وامان پێ ناکرێت ئەڵێ ئەو شەوە بڕیارماندا ئەم شەشە شتێک دروستکەین ئەم 6 برادەر 6 گەنج هەمی عەمریان لە 20ەکانە تەمەنی ئێوەمانە ئەڵێ بڕیارماندا گروپێک دروستکەین ناو زۆر بووڵێ وتمانی عەلی ئێمە زۆر فەخفەخە و ناوی گەورە ئەمان نەبێ ئێمە موسڵمانین خوا فەرمێ هو سەماکم المسلمین مسلمين لقرآن آية مسلمانين هل خوا فرمي إنما المؤمنون إخوة فأصبحتم بنعمتي إخوانا خما ناوانين برايتين ومسلمانين خما ناوانين براي مسلمان إخوان المسلمين أنا حروا هاد بدم مانا حروا بلا أخوة إلهام كردين وتمان خمان أم ششكسة أم ششكسة لشاري إسماعيلية لشويكا لمالكا أمر هذا دوهاي ورده إمام بنا بياجي زور بتوانا منهج دا أنا بو أم هالكسية نام جمعة زور بشوية منتظم كدوائي إن شاء الله باسي منهجك بكرتيك ورده جمارة زياكا جماران زياكا أولا زور بن لصالي وصوصيوسيا بارقا ومقران أقوازنو بو قايرة بو بايتخت حتى بيانا متواضع بو كشتا قايرة بي لو كاتو قايرة قوري وبرل الشيخ والعالم ولزانا كي جابوا أمجري جنجيك وثمانية كي تون كثمانية صار نصو بيسوهش دبوا جماعتي درست 8 بيسودو صالوا شنها علماء عمريان شصوا حفتا وشتا صالوا دكتوراه يعني وشيخي أزهر نو معنا باش ما تقلم الشيخ أنا بيني بيك بالرئيسي أم جماعته وخوي جندي بلا بردس ياو يعني بوي إيشك بروا وخلق باشكم شني كذا أفرمي برسيارة كان لهني ناس لا الله لنا أم شيوخي أزهرا وأم شيخاني أزهرا شزانايك زور هنا ألين بناو باما في ألين شيخ جاي بناوي الشيخ جوهري طنطاوي جوهري أو الشيخ زور هنا يعني بياجي لناو شيوخي أزرا بياجي لو كانت عمري تقريبا 7 سال أما لو أنا بياجي ديندار وشاك وعالم وأويا لو أنت أما تشاك بيهنين بيكين بالرئيسي أم إخوان مسلمين مرشدان يا أجل الله يزور باشا والحاصل إمام بناء الرواه شيخي طنطاوي دوزيتو وبانيكا وتكليف ودواء ليكا عليه من جنجكم يعني كمان أولي بسادي ده سمعني أوتيلا إسماعيلية وإسقى وربو موضوعك وخطأ نزان خلناسيوتي جناي إخوان مسلمين بيستوى لبر أو دعوات ليكم بيبي بسروك معنا على سنة تاجام شيخي طنطاوي خوي يجرب على سنة تاك أم جنجام حسن بناهات بلامو أم ترحيكر كومالي لبيش إيشو كومالي زور هندروز بو يعني الرخاء وجماعات إسلامي وأنا هجنا بونو كان بين كلاوشتي وأنا بون ما نتصور كلام جري شكله عنو جنجة كودري عاطفي وشتي بو دروز بو ضل يقرم بو إسلام وأمانة يعني بشتي بسيط مزاين لبروا جواب مكر وتم يعني والله هالخوتان خليل بن وأمانة ومن على بلام داي سيرك أم جنجاهر وسادنية بياجي قولة يعني راس عمري بسودو صالو بسوچان سالك بس يعني زورينا عليه وتم عادي تو باسم جماعات تانو تشين شيء كان منشتان شيء بيرو برنامج تان عليك قصيب وكردم خوم بتلبيك أزايله بردسيوا أما منهج معنا أما أمانج معنا أما أهداف معنا أما غاية معنا أما وسيلة معنا أما منهاج معنا أما مراحل كار معنا سيم كرت تشتيوام نديوه أو أم كان جباسيكا عليه هل لو جلسة أوام لهات وتم كاكا والله من بيعتها كم بتو من أندامك من لم جماعته وتو خر رئيس ما
ئەڵێوتی یا شێخ چۆنە بێ وشتی و ئەڵێوتم وەڵڵاهی ئەبێ ئەمە خۆی جێگەتە دوای ئەم شێخە گەورەیە تەنتاوی جەوهەری ئەبێتە ئەندام لە ئیخوان موسلیمینە و بەیعەتەکە بە حەسەن بەنا گەنجە چونکە بۆی دەرەکەی کەمە پیاوێکی بەتوانایە دوایی لەڕێ ئەم تەنتاویەوە ئیمان بەنا پەیوەندی دروست دەکات لەگەڵ تەلەبەی زانکۆی ئەزهەرا ئەم شێخ تەنتاوی ئەڵێ ئەمەنە ئەم حەسەن بەنایە بەتوانا بوو لە ئیلقا و لە قسەکردن و لە ئەوانەیە من ئەچووم تەلەبە زیرەک و باشەکانی کۆلیژەکانی زانکۆی ئەزهەرم ئەهێنا شوێنمان دیاری ئەکرد ئەو بێت محازەرەیان بۆ بە لەبەر ئەوە مزای محازەرەکانی زۆر کاریگەر یعنی ئەمە ئەم ئیمان بەنایە حاڵێکی ترکە لە ژیانیا طبعا تر وردە ئیخوان بۆ شێوەیە بڵاو تا ژمارە ئیخوانە گاتە 3 ملیۆن لە میسر و هەر لە تەمەنی ئیمان بەنایە ئیخوان مسلمین لە ئەچێتە دەرەوەی چونکە لە ئامانجەکانی بۆ کە نابێت لە سنووری وڵاتێکا بێ ئەبێ ئیسلامەتی لە عالەمی ئیسلامی ئازین وکاتەوە کە دوای ئاماژێ پێکرد هەر لە تەمەنی خۆیان تەنزیمی ئیخوان مسلمین ئەچێتە سووریا و عێراق و سعودیە و سوودان و لیبیا و جەزایر وڵاتانی ئیسلامی تەنانەت شتێکتان بیستووە کە ئیخوان مسلمین ئیمان بەنا لە چایخانەکان و دەستی پێکردو نەک لە مزگەوتەکانەوە باشە پیاوێک بچێتە چایخانەمی تەقەی دوئەمینە و تاوڵە و ئەمانەیەت و دووکەڵی جگەرە و جا نێرگەلە لە میسر داهاتوو ئەو تازە گەوتە لای ئێمە بەس لە میسرا جگەرە خواردن هەر نێرگەلە خواردن هێوە چای خواردنەوە و دوانە زۆرە خواردن چاخانەیەکی زۆری تیا بووە هەرچی گەنجە لە چایخانە بۆ کەس لە مزگەوت نەبووە لەبەر دوو سەبەب ئیمان بەنا لە چایخانەوە دەستی پێکردووە یەکێکی هەر مزگەوت کەسی لێ نەبووە بازێ پیری لێ بووە ئەوانیش تازە پیر تۆ یعنی ئەم پیرەگەر بێ چی بکات هیچی پێ ناکرێت گەنج هەمی لە نادی و چایخانەیە لەوە بیر لەوە ئەکاتەوە وەکو یەکەم کەسێ بڕوا لە چایخانەکە ئەی باشە لە چایخانە بە چۆن بڕوا یانی لەو سەردەمایە شتێک باو بووە لە چایخانەکانە حەکایەتخوان هەبووە شەوانە حەکایەتخوان بەدەنی بەرز لە شوێنێکە دانیشتۆ حەکایەتی کردووە جا چایەکان باشترین حەکایەتخوانیان نەهاتە چایخانەکانەوە بوو ئەوەی خەڵکی زۆر بێ بۆ چایخانەکە حەکایەتی خۆشیان بۆ بکە زەمانی جاهیلی و زەمانی کۆن و تاریخ خۆمان عادەت بوو ئیمان بەنابیر لەوە ئەکاتۆ ئەمیش بچێ بە ناوی حەکایەتخوانیوە چیرۆک بگێڕێتەوە بۆ ئەوی وردە خەڵکەکە بکاتە خۆی دوای باسی ئیسلامیان بۆ بکە شوێک دەچێت بۆ یەکێک لە چایخانەکان و ئەڵێ منیش حەکایەتخوانم و پێشەوە ئیخوان دروستکە یعنی لە بیدایەتەوە ئەگەر ئیزن بێ منی ئیمشەو بەعزی حەکایەت بکەم کابراش حەز دەکە ئەڵێ فەرمووی ئەڕوا بۆ ئەوەی خەڵکەکە کەسب بکە لە پێشەوە دەست پێکە یعنی باسی عەرەبەکە لە سەردەمی جاهیلی و پێش ئیسلام جا ئیمان بەناوێکێک لە شتانێک کە خوا تەوفیقیدا و زۆر عالم بۆ زۆر زانا بوو زۆر شارەزا بوو لە مێژوو لە قورئان لە زۆر بێشتەکە کە باسییان بۆ کاو بە شێوەیەکی زۆر یعنی ڕەوان بێژێکی بەهێز و بەتوانە زۆر معجەبە بن بە باسەکە وردە وای لێ ئەم چایخانەیە خەڵکەکەی ئەڕاتەوە ئەڵێ وڵات حەکایەتخوانێک هاتووە زۆر زیرەکە خەڵکی چاخانەکانی تر یەر بۆ چایخانەیە زۆر قەرەباڵەخە بێ چایخانەکانی تر گلەییەکەن ئەڵێن بەم کابرایەی خاوەن چایخانەکە ئەڵێن تۆرچی نەفەری ئەمە بردووتە بۆ خۆت بەوەنە ئەم پیاوەوە ئەوێ بێن چارەسەرێکی مە بکەیت ئیمان بەنا ئەڵێ من خۆم بۆتان چارەسەرەکەم حەزەکە ئەڵێ من یم چیەکەین هەر شەوەی جەم بۆ چایخانەیەک ئێوەمێن بەرو عەزێت مەکێشن و با خاوەن چایخانەکانیش زەرەر نەکەن هەر شەوێک لە یەکێ لە چایخانەکانە من حەکایەتان بۆ گێڕمە و وتارتان بۆیە بەو شێوەیە لە زۆربەی چایخانەکانی شاری قاهیرە کە شارێکی گەورەی و پایتەختە شەوانە جێی خۆی کاتەوە و چیرۆک گێڕێتەوە چیرۆکی هین بە خێرایی تەواوەکە سەردەمی جاهیلی وێتە سەردەمی ئیسلام عەرەب ئیسلام ناو عەرەب هاتووە بەشێک بە حساب لە مێژووی عەرەب بەو بۆنەیە و بەو شێوەیە دەست ئەکا بە باسی ژیاننامەی پێغەمبەر و سەحابە و جەنگەکان و مێژووی ئیسلام بە شێوەیەک لە شێوەکان بەو نەوە لەناو ئەم چایخانە گەنجێکی زۆر لە چایخانەکانە ڕۆکە لە ئیسلام و ڕۆکە لە ناو جەماعەت و یەکێک لەوە کارەکانی بڵاو بوونەوەی ئیسلام لە قاهیرە و لە ئیخوان لە ناویانە بریتیە بۆ لە ئەو فەنێکە ئیمان بەنا کردی بەم شێوەیە ئیمان بەنا ئاوا طبعا ئەتوانین بڵێن ئەمە بەم شێوەیە ئیمان بەنا لە ماوەی 20 ساڵە لە 28 تا 48 کەیسە ناتوانین هەمی باسکەین بینی بە شێوەیەکی زۆر بەرچاو و گرنگ
هەم لە میسرا ڕشک داوتە ئیخوان هەم لە وڵاتانی دەوروبەرە. دوای جەنگی فەڵەستینێتە پێش ئەمەتان بیستوتانە کە ساڵی 1948 کە فەڵەستین داگیرەکرێ بۆ شێوەیە. طبعاً فەڵەستین ساڵی 1970 لەلایەنی بەریتانیاوە داگیر کراوە لە جەنگی جیهانی یەکەمە. بەریتانیەکان داگیریان کردووە وعدیان داوە هەر لە 1916 سایکس و بیکۆ دوایتر 1970 بلفۆر کە وەزیری خارجی بەریتانیا بۆ دووبارە وعدیاوەتەوە بە جوولەکان کە دەوڵەتێکیان لە فەڵەستین بۆ دروستکات چونکە ئێستا فەڵەستین لە ژێردەستی خۆمانایە. 1970 فەڵەستین لە 105 جوولەکە بووە، لە 185 موسڵمان بووە و لە 115 مەسیحی بووە. لێرەیە یعنی بۆ 47 لە ماوەی ئەو 30 ساڵە 1947 بەریتانیا بەردەوام تعزیب و عەزیەتی فەڵەستینیەکانیان دەربەدەری کردوون و بەردەوام بەنهێنی جوولەکەی هێناوە بێەوە خەڵک ئاگای زۆر ئاگار بێ. بەو شێوەیە توانیویانە لە 130 دانیشتوانی فەڵەستین کەم بە جوولەکە 47. دوای لە 29 یانزەی 1947 تا ڕێکەوتنی لە ئومەمی متحیدە کراوە لە مەجلیسی ئەمن کە ئەم فەڵەستینە طبعاً ئەوە عەزیەتی فەڵەستینیەکان داوە جوولەکان و بەریتانیەکان با فەڵەستین دابەشکەین لە کاتێکە جوولەکە یەکەم جار لە 105 بووە و ئەم لە 105 دوایش کە بوون بە لە 130 لە 47 لەسەر لە 109 خاکەکە دانیشتون چونکە نیانوێراوە بڵاو ببنە جوولەکان. دوایی لە مەجلیسی ئەمن ئەو بڕیارە کە دەرێکەن وابزان برای 242 لە 29 یانزەی 1947 ئەڵێ فەڵەستین لە 145 بۆ فەڵەستینەکان لە 155 بۆ جوولەکە. لەو کاتەیە عەرەب ڕازی نابن بە ئەوە، بەڵام لە دوای 7 مانگ لە مانگی بدایەتی مانگی 5 1948 دەوڵەتی جوولەکە ڕایەگەیەن و بنگۆریانەکەن بە ڕێیز وزەرا و وایزمەنەکەن بە ڕێیز جمهور و دوای 7 مانگ لەو بڕیارەی کە دەوڵەتێک سەیرکە لە 47 تا لە مانگی 11 ئەڵێن دەوڵەتێک بۆ فەڵەستین دروستکەین لەسەر لە 145 ئەم خاکی فەڵەستینە، دەوڵەتێک بۆ جوولەکە لە 155 ئەم خاکە. دوای 7 مانگ دەوڵەتەکەی جوولەکە دروستەکەن بەریتانیا و فەڕەنسا و دوای 10 دقە ئەمریکا ئیتلافی پێیەکە. بەڵام ئێستا کە 76 ساڵ تێپەڕێوەشە دەوڵەتەکەی فەڵەستین دروست نەکراوە. ئەوە وعدی غەرب لەگەڵ موسڵمانە ئەوە و درێژە نەدەم بەو باسە لە 48 تا کە دەوڵەتە عەرەبیەکان هێرشەکەن گوایە ئەم دەوڵەتە بڕوخێن و نێڵن ئیخوان موسلیمینیش باڵی سەربازی ئەبێ لە میسرۆ ئیمان بەنا ئەیان نێرێ کەتیبەکان ئیخوانەچن شەڕەکەن لە فەڵەستینە شەڕێکی زۆر قارەمانانەی کەیسە حەماس چۆن شەڕەکە ئابە و شێوەیە هەموو دەوڵەتە عەرەبیەکان وەکو ئەوان شەڕ ناکەن. کاتێزان ئەمانە ئاوان بەریتانیا کە حکمی میسرەکە ئەمرەکە بە مەلیک فاروق کە چەکدارەکان ئیخوان بکشێنەوە و ئەمرەکە بە هەڵوەشانەوەی جەماعەتی ئیخوان موسلیمین بە ئەمری ئینگلیز مەلیک فاروق و 18,000 لە ئیخوانەکانەکەنە سجنەوە. ئیمان بەناڵەکە کە من ڕئیسی ئەمانم خۆم بۆ سجن ناکەن تو مەزەمە ئەیانەوە خۆی شەهید کەن هەر لەسەر ئەو قەزەیەی فەڵەستین. ئەوە بێ لەم مانگەیە لە 12 دوی 1949 ئیمان بەنا شەهید دەکەن بە شێوەیەکی زۆر یعنی ئیمام شەو تەقەی لێەکەن لە جادەی ڕەمسیس و کە تەقەی لێکەن خۆی و برادەرێکی تر یابن برادەرەکە خەتەرترە بێ. ئەم دووسێ فیژەیبەرەکەی بەس لە شوێنی خەتەری نایە ڕائەکا بە دوای کابرای تەقەکەرا و ڕەقەمی سیارەکە گرەوە بەغیرەتە بێ. دوای کامل بۆ خەسەخانە ئەڵێ بڕۆن برادەرەکەم تیمارکەن من زۆر باشم. بەڵام بە ئەمری مەلیک فاروق دای ئەنێن خوێنی لێ بڕوا تا شەهید دەبێ. ئەو کاتە باوکی ماوە چونکە ئیمان بەنا ئەو کاتە عمری 43 ساڵە بێ گەنجە بێ کە شەهید دەکەن. دوای حکومەت ئەمرەکە کە نابێ بێ هەر ئەو شەوە تەنها باوکی لەگەڵ سێ ژنە ئەم حەسەن بەنایە بناژن و نابێ تەعزیە بۆ دانێن و نابێ هیچ کەسی بڕوا بەسەر قەبرانی. بەڵام تەماشاکە ساڵی 1952 ئەم مەلیک فاروقە کودەتا کرێ بەسەریا ئینقلاب بەسەرا کرێ و ڕاکە بۆ ئەوروپا و دواتر لە ئەوروپا ئەمرێ جەنازەکە ئێنۆ لە زمانی عەبدولناسرە بۆ میسر حکومەتەکەی میسر ئەڵێ ئەبێ تەعزیەی بۆ دانەنرێ و چەند کەسێکی کەم بڕۆن بیناژن یعنی چۆن ئیمان بەنا
بە بێنازی ئەناژرێ ئەم مەلیک فاروقیش هەروە بە بێنازی ئەناژرێ خوا تۆڵەی لێکات بەم شێوە ئیمان بەنا شێوەی دەبێت بینە سەر گرنگی ئەم تەنزیمی ئیخوانە بۆچی لە ئەحزاب و شتی تر گرنگترە طبعا خۆ لە زمانی ئیمان بەنایە پێش ئەو دوای ئەو لە زمانی خۆشیە چەندها زانە عالم بوون لە ئیمان بەنا زیرەکتر بوون عالمتر بوون هەر لە سەردەمی ئەوایە تۆزێک پێش ئەو شێخ ڕەشید ڕەزا بووە کە تەفسیری مەناری هەیە و ئیمان بەنا برادەری بووە وەکو مامۆستای خۆی سەیری کردووە مامۆستای شێخ ڕەشید ڕەزا شێخ محەممەد عەبدوو کە مەشهورە و شێخێکی گەورەی ئەزهەر بووە هاوڕێ و مامۆستای شێخ محەممەد عەبدوو کە مەسەلەن جەمالەدینی ئەفغانیە زانای گەورە بۆ لەو سەردەمانە ژیاوە و چەندین زانای تر لە جەزائیر وەکو بەشیر ئیبراهیمی وەکو عەبدولحەمید بن باز ئانی ئەمانە هەبوون لە عالەمی ئیسلامیە زا وەکو ئەمجەد زاهاوی لە عێراق و ئەمانە هەموو زانای گەورە بوون بەڵام هەموو ئەمانە عالمی گەورە بوون ڕێخستن و جەماعەتێکیان دروست نەکردووە ئەوەی ئیمان بەنا کە لە کاری پێغەمبەر ئەچێ سەڵڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم زۆر فەرمێتی حتا باوکی پێوتە ڕۆڵەوە تۆ ئەوە نەزیرەکی بۆ کتێب نانووسی وتویت باوکە من تەئەلیفی کتاب ناکەم تەئەلیفی ڕیجالەکەم من پیاو دروست دەکەم پێغەمبەر سەڵڵەڵڵاهو عەلەیهی وسەلەم پیاوی دروست کرد تەربیە کرد بە پیاو ئەم ئیسلامە زینەوە بێتەوە نەک بە کتێب نووسین من ئەوەم بەلاوەکرمترە لەبەرەوەی ئیمان بەنا کتێبی زۆر کەمە بەڵام ئەوەی کرد کە خۆی مەبەستی بوو کە ئیشێکی گەورە بوو ئەو زانانەی تر کە چەندین کتێبیان نووسیوە و زۆر عالم بوون ئەم ئیشیان نەکردو کە ئیمان بەنا پێویستاوە کە بریتیوە لە دروستکردنی ئەم جەماعەتە وە پەروەردەکردنیان بە شێوەیەکی زۆر محکەم و گرنگ پەروەردەکە چۆن بووە بە سەریعی ئاماژە بە هەندێکی یەکەم من چەند دەقەم ماوە کێ دەقە و شتێگرێ بزانێ مەسەلەن هەوڵەدەم تەواویکەم لەو کات مەسەلەن ئیمان بەنا منهجێکی زۆر محکەمی بۆ ئەم جەماعەتە داناوە کە تا ئێستا بەردەوامە و ئەو منهجە مەسەلەن ئەو ڕێخستنانەی ئیخوان موسلیمین کە لە عالەما هەنووە بوون لە ڕووی فکر و لە ڕووی پەروەردە و دەعوەوە هەمویان یەک منهجیانەیە بە ئێمەشەوە بەڵام لە ڕووی حەرەکی و سیاسی و جوڵەوە جیاوازین چونکە هەر وڵاتێک هەر شوێنێک فقهی سیاسی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئێمە بە هیچ جۆرە لە ڕووی سیاسیەوە مەسەلەن تابعی ئیخوان نین و نەبووین چونکە ناکرێت بەڵام لە ڕووی بەشانازی و لە ڕووی فکری پەروەردەیی منهجی ئێمە ئێسەیش لەسەر منهجی ئیخوانە و ناترسین و شەرمیشی لێ ناکەن و شانازیشی پێوەکەین چونکە پەروەردەیەکی تۆکمە و جوانە و لە قورئان و سونە هەڵی گۆزاوە ئیمان بەنا ئەکرێت تعدیلاتێکی تیا بکەی هەندێک جار بە پێی و بەڵام ئیطارە عامەکەی شتێکە کە بەڕاستی بەدیلی بە ئاسایی دەست ناکەوێت ئیمان بەنا منهجێکی دانا کە ئینسان بە کۆمەڵی قۆناغا بڕوا قۆناغی لە ڕووی تەربەویە مڕەشەح و منتەزەم و مەسەلەن ئینجا عامل و مجاهد و نەقیب بۆ مەراحیلی پەروەردەیی بووە دوای مەراحیلی مەسەلەن تەنزیمیشی داناوە عضوی ئوسرە یعنی ئەندامی ئوسرە و ئەندامی شعبە و ئەندامی منطقە یعنی ئەندام ناوچە و بەو شێوەیە عضوی فەرع عضوی شعب ئاوا مەسەلەن ڕێخستنی تەنزیمی و ڕێخستنی پەروەردەیی و ئینجا منهجێکی داناوە کە ئێمەش ئەو منهجەمان هەبوو بۆ هەر یەکێک لەم قۆناغانەیش سێ بوار هەبووە بواری علمی و بواری پەروەردەیی و بواری حەرەکی و تەنزیمی لە هەر بوارێکە کۆمەڵێک کتێب و کۆمەڵێ شێوازە بکە ئەندامی لەسەر پەروەردە کراوە ئەکرێت و هەروەها يعني مراحل كاين دانا وسرتاك يجي ناو اسلام ومرحله تعريف اسلامي بها معرفيه كي دعي مرحله تكوين ام كسر تكوين كيتو بروردي كيتو بيغيني دعي مرحله تنفيذ ام كسيت اخيت ناو كارو كابو اسلام وخدمته بجرانوي اسلام دعي والشعار دانا كشعار ام جماعته او بي خو برسيتي انا بي انا يعني بي شخص برسيتي يعني بي تنها كفرميتي الله غايتنا والرسول قدوتنا والقرآن دستورنا والجهاد سبيلنا والموت في سبيل الله أسماء أمانينا أم بين شعار دوري أم بين شعار هالوقصينية الرجال كان لمجلسك إمام بنا وتالي دا كان جاي حماسة قلتي وتالك بقود بو إمام بنا زيرك بو هل صار بعزك بشانو بالي إمام بنا هاليدا ما تحكر طبعا إمام بنا زوري بينا خوش بو توزيق وستا دوای وتی من وام پەروەردە نەکردوون بە شان و باڵی شەخصە هەڵدەن ئێمە وتمان
الرسول قدوتنا يكس قدوة وتشاوي ليكين شو كبو يسبين من لا دم تويسر اللي بشوي خوافر لقد كان لكم في رسول الله أسوة حسنة هنها بيغمر صلى الله عليه وسلم قدوتان به من هجنيم قسيش مدحي منك خرابي راس كردن يلا مثلا لبر هو پروردهی کردن که شخص پرستی نبه کس پرستی نبه حزب پرستی نبه شخص وسيلة حزب وسيلة جماعات وسيلة تنها الله غايتنا رزامندي خوا وجرانوي خلق بو إسلام ومن أردنيان بلو بهشت فقط قرآن دستورة هش تيجي ترنية قرآن والسنة بلو پروردهی جوان ودوايا هاد بيوتن يما دركن مان هي للرسالة تعاليما بيفرمون أبي لبركن وإيشي بيبكن وليت يبكن أركان بيعتنا 10 فاحفظوها أركان يعني ركن وأساسي أم بانقوازي يما دخل أبي همود أم دخل شرحي وردي الفهم والإخلاص والعمل والجهاد والتضحية والطاعة والتجرد والثبات والأخوة والثقة أم ده أبي تسلسل كيش تجنشي تسلسل كيش هذا أبي بورز بندي به بو فهم إمام بنا فهم شرح كر ببيس خالق بيران أصول 20 فهمو تيجيشتني إمام براياني مسلمان بو دين لبيس خالق كشان لا بريكا إمام بنا بكرتي وببختي وبوردي باسكر زانا كان يقتابي إمام بنا وكو يوسف قرضاوي وجمعة أمين ومزانا قورة قورانا هاتون شرحي أم أصول 20 كردوها لكرديا باشترين شرحي أما كتابك بناوي إسلام ناسي لم صالانات در كراوة دكتور محمود زمناكوي دسي خوش بكريدي زوزو كتابك يشاكي إسفادي لو كومالا شرحة كردو أم خالية كما كفهمو تيجيشنا بو إسلام تيجيشنا كي وردي وسطي جوان من بو إسلام نبي قنج يا شلجي نبي يا تون رو درجة وسط كخوافر وجعلناكم أمة وسطا يعني بني والرازبنا وسط يعني شون تو دائرة تيجي تقيني الناو راسي دائرة كتبك على صداصة بيكاوتا شون بس التنافيك الروي كاتي توازن رأي بولا نكوي بملا نكوي أو باشتين روشتنا وسط يد يعني لصداصة إسلامي حقيقي وراستقينا يعني شون لبيني ترسنوكو شرنجيزة آزايتي معناها لبيني رزيل دزبلاو مبذر مسرفة سخيمان هي لبيني تنرو شلجيري شا إيمان داري وسطي مانه يعني الرو مانه يعني الرو يعني وانا بني والرازبون يعني أويك خدا وياك وهابي لبر إيمان بنا للروانجي أو بس خالوا مسلمان شيء يعني الروي يعني دروس كرد كبيش هموش تقدرين خاليا فهمه أويك إسلام دينك شامل إسلام بس نيجو روجينية قرآن بس باسي أحكام وعقيدة وعبادة بس عبادة نية أحكام بشيك الإسلام كان نزكي 400 آياته يعني غلان 400 آياته بهمو أحكام شرعية أي باش أو بيجزار آياتي ترباسي شيء إسلام عقيدة بيرو باورة أخلاق زياد لهزار آيات باسي أخلاقك عباداته أحكام شر ميجو سيري بيغمراني شر لبرو قرآن بهميوه دينا سنة يجر أو فروعيها لبرو أم إسلام الشامل السياسة وحكم رانيشة بيغمر صاصم سياستي يبو حكمتي يبو دولتي يبو جني كر صلحي كر معاهدة لسورة التوبة لسورة يعني لسورة تماشاكي باسي شر تبوك ومعاهدة وعادوا بما لسورة التوبة باسي شر أحد بدر يجي لسورة آل عمران باسي شر بدر لسورة أنفال باسي جني أحزاب لسورة أحزاب وأم باسانا لقرآن شرو ببري باسي جانامي بيغمران وصراع وكنا بالملاني بيغمران لقى القوم كان أنا لزوبي سورة كان هي أما بإما عليه إسلام شاملة فهم وإخلاص خالد وهم أقرتو فهمك باشي شد ببه إخلاص النبو هركسي يقصزان ولا باقو مجادلة شي درجة ويجب أخوان بإخلاص خالد وهم وحتى إن أجري إلا على الله هيج بلو بايو منصب وباريك لبر أم دعوية نوي تنها ما بس الرزامة دي خواه بنجا خوانا خلط إخلاص الله ما مريا لقى الخواه زور حساسة
فهم وإخلاص ناتوان من شرح دريجي بكم بو كاتك بشبكا. الفهم والإخلاص أساس العمل. إمام بناء أجر فهم دبو تجشنيتي وردي وسطي دبو لم قرآنه تجشنيتي باش نتون رو نشلجير وإخلاصك تواود بو أو كاتتواني الشروع بعمل بكيتو كردوية بكيك أخوة بيه أنا كردوها هلا خطو بكي ببي فهم وببي علم وببي إخلاص زور به كم به سودة شنيا إمام بناها توهر خوي عملكي كردوتا حوقنا عمل ركن عملي باس كردوا أفرمي عملي كاري أما بريتيا أمان جاكي أما دروس كردني فردي مسلم تاتيكي مسلمان إن جاء أسري مسلمة يعني خزانة مسلمان لم فرد مسلمان دروس كي عادة المجتمع وكمال قال شيء دروس بيلك كمال خزان هنجاوي سيام أما أبي هول بين مجتمع وكمال قايب ديرنو إسلامي حقيقي وإسلام مجتمعي مسلمان دروس كي هنجاوي شوارم دولتي إسلامي دروس كي هنجاوي بينجام هول بين بجرانه ويدا صلاة وإمبراطورية وخلافة الإسلام في توانا هنجاوي بين ششام جرانه أو زبدة كراواني وكو فلسطين وألبانيا ودولة خاتي إسلام لأوروبا ولو شنانا هنجاوي حوتم أستاذية العالم بريتيا لويكا أبي مسلمان بيشواي جهان بكا مسلمان بيشواي بكا أجر خواني علمه وقوته وهزه ودصلاته ودولته توانابو حيف مسلمان هبيتو خلقتي تري خوبرستي أو هيك يسيبين الدنيا شور ولا أو قيادة الدنيا أم حوقناغا دعايته بو خالية كم عليه أم فرد مسلمة كأم أسرو مجتمع ودولتين لسر بنياتني أبي حكمه به شون أبي تاجي مسلمان أبي عليه بدخل لسر دخل بروديكي أم دخله يا كم جار جوان للذهنية ثابت به دعاء شربته بناو دلي ولا دلي لناو وجدانه لناو شعوريا بجوره كاري قلبه كبي خاطع عمله وبشويتي ما يعني ماهري ولزاني بيته خو سلوك دي أم صفتانا أم فردا أو ده صفتات شين لفرد مسلمانا يك سليم العقيدة صحيح العبادة متين الخلق مثقف الفكر مجاهدا لنفسه قادرا على الكسب منظما في شؤونه نافعا لغيره حريصا على وقته يعني بمشي ويا يعني قوي الجسم مثلا أعمد صفتها فرمي أبي لم تاكاها به جا حتى باسيكا على أمدية مثلا عن علماء كانوا شرحيان كردوا اللي راح دخل الرسالة كإمام بنا يعني يشكل كتاب كان إمام بنا يكتب بدانا من هم كتابك شرحي أمد خالي كردوا كصفات مسلمان مثلا سليم العقيدة بعقيدتي بقاك ودروسي بدول الشركيات ودول خرافيات ودول له صحيح العبادة بعبادتي صحيح ودروس وراس ودروس به ونابي خرافيات ونابي أو زيار الريو كميتيابي أو شوية كتاب سنة دعاك متين الخلق لا يسمى كبير فتاك مسلمان أخلاقك جوان روشك برزو بابن بقيم وأخلاقي قرآني وإسلامي مثقف الفكر كسيتي مثقف الخيانوار أو أنا مجاهدا لنفسي دائما جهادي نفسي خوي بكاتو تمال وتوازن نبتو هميشه ام نفسه بيوسي بپرورده كردو جهاد لنفسي اماره بچبرو نفسي لوامه بچبرو نفسي مطمئنه دعوة أبي قادرا على الكسب يعني بتواني كاسبي بكا كسيتي على رجسميوه دعوة منظما في شؤوني برزانه به كسيتي منظم مرتب به يعني لإيشو كاليا دعوة مثلا كسيك بحريصا على وقتي كات زور مهمة كإمام بنافر لا كاتبه في الربا يعني دعوة مثلا نافعا لغيره سودي هبي بو غيري خوي جاء مثلا بس لو قال مثلا غير إنسانك للرو ديني ومثلا سليم العقيدة به صحيح العبادة به متين الخلق به بس مثقف الفكر نبي زوري بيانا به ملاوازة جسمي بهيز نبي مثلا شلون علي منظم نبي لكاروبارياش برزبه سيكل انيتي نقصاني هي يا كابرا مثقف الفكر بيزور عالم بيزور باجر هاتو سليم العقيده مثلا متين الخلق نبو كسيتي هنا يعني
كسير خوي الله إني وهرج مجادلة كارو مناقشة هل أمانة كأبي يعني لهم روح كانوا كواتا مثلا باسي أم ده صفتها كأبي الإنسان مسلمانا هبي لتاكد وعلى الأساسي أما خيزان أو أندرس كده خالي شوار هم يدركنا كدواي عمل أما فهموا إخلاص وعمل إنجا شوار هم يعني بريتيل الجهاد جهاد يعني همو جهود وتوانا ياخذ خيته كار بو سرخصني إسلام بو غيرانوي إسلام بو غيرانوي دنجا كان بو إسلام بو بانغواز بو خالي بينجم كالي التضحية دواي جهاد وحتى جهاد جوري جهاد قلمي جهاد زماني جهاد برورده هي جهاد قتالي جاي جهاد مالي جاي تصحيب مال وبجان جاهدوا بأموالهم وأنفسهم إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة وتعبتي قورتين تصحيب ريتبه جهاد تصحيدانا بجان وما كانت جهادك أجر جوري تصحيدانو بكجداني جان فدائي ومال بخشينو أو إتيانه به جهاد نية بجهاد بهم جورا كان من ضمن بجهادي تصحيدانو شهيد كردون وشهيدونه دعاء وخالي ششم طاعة قرآن برتي لو أطيعوا الله وأطيعوا الرسول والأمر منكم وأطيعوا الله ورسوله يعني فاتقوا الله وأطيعون يعني قرآن برتي واحد سنة بيغمر صلى الله عليه وسلم فمن أطاعني فقد أطاع الله ومن أطاع أميري فقد أطاعني هالكسي بجرالي من كاو جرالي خواي كردوا هالكسي جرالي أو أمير بكا من دامناوه جرالي مني كردوا فلا ماكو بتشمان جرالي لا طاعة لمخلوق في معصية الخالق وأنا توخلتي علماني بأمير داني وأنا هم كز أميرني خواف ما أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم أولي الأمر به منكم به لأخوتان به أخوتان به يعني بابرين القرآن تطبيق كاس الدين تطبيق كاس هو الأمر لبروا يعني إطاعة كخالي ششمة خالي حتم تجرد يعني خو يقلاي كردنا وبو دعوة بانغواز يعني قولتين هم غمي إما دعوة بانغواز يمدين بو أخي لبر أوي دعوة بانغواز بو أوي إما فرورده بين بو قيامات بو إلى قيامات أسر فلاج من بشينا باشتو آخر كاك قيامات لتشاو دنيا قرنقا يعني بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى آخرة هم خير ترى هم دريشترو أبقى ترى معقول إنسان بو دنيا كي كرت قيامته بدور ريني كواتا هركسي مهما كان علم وشهادة وتوانا وزيرتي هبو أجر قرنجينا دا بقيامته مشغول بو بدنيا واهتمام الدنيا قيامته إهمال كوكس عقلنيا شو أقل بيناسك أويا هركسي أقل يبو زهر وقازانجي خويا زاني قورتين الزرار أويا توبتي تجهنم وقورتين قازانجي ويا بهتاتاي بتي تبشتوانيا قل هل ننبئكم بالأخسرين أعمالا الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا خساروا من ترين كستان بيبلهم كخوي براسه زاني خوي بباشا زاني وازان زور باشا بلا ما دام باوري بخوا وبقيامته وبيغمرني وبديني خساروا من دو قمراترين لبروا هل إنساني ديندار نبو بروفيسور به دورانيتي ونزال للروانجي إسلامه لدينا عوامة جاهلة وهركسي خوانواري شي نبو صحابة كان زوبان خوانواري النبوة بس مصلحتي خوي زاني شوين أم قرآن ودينك مسلمان يقبو لخزمتي خلقها بو لبرخوا ظلمي نكر تعداي نكر تاواني نكر أما عقلها وألا دنيا خواي قورا وكو خوي أفرمي يعني لنحيينه حتى حياة طيبة من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة وهل الدنيا جانتي خوش في هذا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لما حشرتني أعمى قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى أويك بش كانت أمدينا جاني هل الدنيا طالة كم تولي باشا كي جاي تالا كابرا قصر وقصور يوباي ضل حسابه هم الدنيا هبي او ضلي مرتاح يا اخوانا على ضلي مرتاح بكابرا بيدين ولا قيامه شابه وري حشر وجه جهنم انسان ايمان دار الا بذكر الله تطمئن القلوب ايمان دارك الدنيا ضلي مطمئنه بذكر اخوه لقيامه شاء
ئەبەدێ لە بەهەشت ئەمە عاقڵە ئەوە عاقڵ نییە بێدینە با خۆی بە پرۆفیسۆر بزانێ لەبەر ئەوە تەجەڕود بۆ دین کەواتە تەجەڕود بۆ دین خۆدێک لایەکەیتەوە بۆ دین تۆ عاقڵی خاڵی هەشتم سەبات یعنی چی یعنی لەسەر هەموو ئەمە فهمێکی صحیح ئیخلاص عەمەل جیهاد تەضحیە طاعەت تەجەڕود لەسەر ئەمانە سەبات بێ جێگیر بی دامەزراو بی ڕاڕا نەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە دوعای کردووە اللهم یا مقلب القلوب ثبت قلبي على دينك ربنا فاغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا فتزل قدم بعد ثبوتها جاري وهي أم إنسان بإخليس كدواء وثابت بخطرة أبي أقام لخومان بلخومان أمين نبي أمانتي أم إسلام لسرشان مانا إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنا وأشفقن منها وحملها الإنسان هرزو أسمان ناتواني أمانتي أم دين هالقرين إما شنو تجري هل ما انقرتوها أبي تشاق هالقرين بشي خمان يعني بشد بزانين إنسان بريسترين مخلوق إخوائي پیغمبر صلی الله علیه و سلم فرمی لفتح مکه بیوتی به بلال چه سر کعبه بانگ بیا جا فرمی بلال ام کعبه لای خوا زور برزه تو لکعبه برستری انسان ایماندار لکعبه گورتره لای خوا انسان زور گوره ابي خوي بزانه ولقد كرمنا بني ادم انه اكرمكم عند الله اتقاكم اتقاك برسترينا شوان بقوان بداما بفقير بهجال بكارغزار به باشا بقدا به إيماندار بو إن أكرمكم عند الله أتقاكم كامل متقي ترين وبرسترين وقولة ترين لا إخوة أقام الليبي لبرا ثابت بين جيجير بين دامزراو بين رجل راران نبين حتى مردن فاعبد ربك حتى يأتيك اليقين أم عبادة بردوان بتاء الرجل أمري دواي أوا أخوات بوشي خالي أخوات لأنه هما برايتي شو كسيك تواني برايتي راس قينة بكا برايتي غلطانية تكليفة كا أو هشتي بيشو ما دوارينا كمجاهتر لأخويا تطبيقك شو برايتي خوافرمي فأصبحتم بنعمتي إخوانا إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم همو سرزيو بخشانه وتواني خوت ضليام كيتيك وبيان كيتبرع ولكن الله ألف بينهم خوا تأليف خوش يسخذ بين المسلمان أزاني كاتك كوتشريا كان كوشان كربو مدينة آخر تويتي بيبو مالتان بمالو منالو بوشويقنا بڵێ بۆ مدەیەکی نادیار ئەم ماڵە لەم ماڵی ئێوە بن ئەبێ نوێی ئەم ماڵیان بۆ جیاکەنەوە لە خواردن و لە قاپ و قاچاق و لە جێگەی خەوتن و لە حتا لە پارە و لە مەڕووماڵات نوێی بن بە ئەمانوتر ئەم ماڵە بەسەرتان و مترژیانتان لێی نەبێ لەوانێ ئەگەر بڵێ یاخوا بەخێر بێن بەسەرچاو بەدڵا بڵێ خوای گیان کەی ئەم ماڵە بڕۆن تۆزی ئایترێ من بێستراحەت پێغەمبەر صلی الله علیه و سلم مهاجر و ئەنساری کردە برایەک و هەمومان بیستومانە هەموو مهاجرێک چوە ماڵی ئەنساریەک پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی چوە ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری هەریکی نازە ماڵیەکێ خوا باسی ناودڵی ئەم ئەنساریانەکە فهو يؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة فضلي إيساري أم مهاجري دا بسر خويا هرجان خوشي بيوسي بوشتان أبو همو مالكي لقاك البدو بشو هم مشتكان يحبون من هاجر إليهم خوا باسي دلغ محبته وبغض لدلاه ئەوانیان خۆش ئەوێ هاتوونەتە سەر ماڵەکانیان بەدڵ خۆشیانەوێ بەدڵ حەزەکەن هاتوونەتە سەر ماڵەکان بەدڵ ماڵەکانی گەڵاکردن بە دوو کردووە ئەمە ئەم پەروەردە ئەمە دروستەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم جا بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم سیقەی کرد بە گەنجێکی 20 ساڵە پێش خۆی ناردی بۆ مەدینە کە مەصعەبی کوڕی عومەیر بوو کە دوای لە شەڕی ئوحودا شەهید بوو ئەم مەصعەبە دینی ئیسلامی بردە هەموو ماڵێکی مەدینە و ئەم خەڵکە جوانەی ئاوا پەروەردە کرد لەسەر ئەم دینە کە دوای ئاوا خزمەت بە ئیسلام و بە کۆچەرەکان بکەن یەک تەلەبەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەبێ ئێوە سیقەت بە خۆتان بکەن کە ئەتوانن برایەتی ئیمان بەنا فەرمێ أعلاكي إيسار وكو أو صحابانا أدناكي سلامة الصدر يعني كم ترين برايتي وي أمد ما باق بلا لقى المسلمان أنا بغض ما النبي الرق ما النبي غيبة ما النبي قصب يقنال ينتري ما خوش بي هركات برايتي بهز بخواج نصر نيري واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم
تەفرەقە و ناکۆچی لە نێوان مسلمانانە هۆکاری سەرەکی شکست و ئەوەیە کەیسەی بینین. یەکێتی و برایەتی یەکێکە لە هێز و قووەتەکان کە ئەبێتەوەی سەرکەوتنی مسلمانان و خوا وعدی پێداون. الأخوة خاڵی نۆیەم، خاڵی ئەخیری ڕوکنی ئەرکانی بەیعە لە ئیخوانە ئەثقە، متمانە گرنگترین شتە. هەر کەسێ متمانەی بە کەسێک نەبوو ناتوانێت لەگەڵا بژی. مێرد و ژن متمانیان لەگەڵا نەبوو، برا و برا متمانیان لە بێیان نەبوو، کوڕ و باوک متمانیان لە نێوانیان نەبوو، مۆزەف و مدیرەکەی متمانە لە نێوانیان نەبوو، هاوڵاتی و حکومەت متمانە لە نێوانیان نەما، ژیان تێکەچێ بەسەرەکە. خاڵێکی زۆر گرنگە متمانە. جا ئەگەر دەستپاکی و ڕازگۆیی و چاکە و پیاوەتی نەبوو متمانە نابێت. بۆچی متمانەیە لە ئەخیرۆدا ناوە؟ ئەگەر ئەم نۆ خاڵەت جێبەجێ کرد ئینجا تۆ شایانی ئەوەی کە متمانەت پێ بکرێتەوەتە. واتە فامێکی باش بۆ دین، ئیخلاسێکی تەواو، عملێکی متەواصل و بەردەوام بەو حەو خاڵێکە باسمان کرد و ئەو دەخاڵەکە وتمان جێبەجێ بکە. و جیهاد بە هەموو جودێ وجاهدوا في الله حق جهاده. تصحيح وجهان فدائي إن الله اشترى من المؤمنين أنفسهم ومالهم بأن لهم الجنة. سمع وطاعة فاتقوا الله وأطيعون. أطيعوا الله وأطيعوا الرسول والهوى. دوای ئەوە تەجەڕود و خۆیان لایکردنەوە بۆ دین گەورەترین هەموو غەمت دینداری و داوە بێ. ثبات و دامەزراوی جێگیری و بەردەوامی و ئیستیقامەت لەسەرەمە. فاستقم كما أمرت. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەمە سورەتی هود ڕیشی سپی کردن بەتایبەتی ئەم ئاەت. ولا تطغوا يعني زيارة نكي بملا إفراط. دعاء فرمى ولا تركنوا إلى الذين ظلموا واتبملا تفريط نكي واتنتل جيري نشر جيري فاستقم كما أمرت. وكشوف أمري بيكروا نكبة على الزقوط أو الثبات. إنجا نويم برايتي راستقينا ك لا نزولك إيسار به لا نكمك سلامة الصدر به. برامبر بمسلمانان هر كسي أمن ويجي بجكر ترسيقية ترمتماني بيكري وهتكاتي تو كسي كم نويت يا بترمتماني بيبكا سيقي بيبكا سري براي بردس خمنوي هر كسي أميت يا نبو بور منس بيني هل بجاردني أكري هل بجاردني بو برلمان أكري هل بجاردني لنا ولقاء أكري هل بجاردني شي حزبية أكري هل بجاردني شي ناوي يقرتو أكري هل بجاردني هل شو أكري شي الله بجي هيك قلب جاي أمنو خالتي أبي إن جا سيقي بيبكا يا لبرو خزمي خوتاني يا لبرو ناس برادرو بعاطفة لا هر کسی ئەمن و خاڵی تیا بوو ئەو کەسە سیقەیە. ئەمە ئیمان بەنا ئەم خاڵیان دانا ئەمە هەر قسە نەبوون هەر نووسین نەبوون بە جوانی و بە چڕی و بە وردی ئەم خاڵانە شەرحیان هەیە. ئەمن و خاڵی ئەرکانی عەشرەیە ئەوە خاڵ یەکەمیان چەندین کتێبی لەسەرە فەهمەکە. ئەمن ئەوەی تریان چەندین کتێبی لەسەر نووسراوە شەرح کراوە. من کتێبێکم هەیە هێنا پیاوێکی مصریە مەجدی هیلالی شەرحێکی جوانی ئەمن و خاڵەکە کە زۆر بەقووەتە يعني علماء إخوان يشكل زانا كان إخوان طلبة إمام بنا همو أم مفرداتاني پروردي إمام بنا شرح كردوه وكتاب كان لسر پرورده كردوه وباب زاين يمي لسر أم منهجو بيرو برنامج خما پرورده كين كسيكي آزاو لهاتو بتوانا من لي درش بلغش من چيه أو خلقي غزة لسر أم منهجي إخوانا پرورده كراون كأيام بينن شون جان فدایانە چۆن جیانیان سەرسام کردووە چۆن هەموو کوفری عالەمی دیژان ڕاوەستاوە خوای گەورە سەبری پێیاون سەباتی پێیاون ئیشەڵڵا خوای گەورە سەریشانەخا و چاوی مسلمانانیش ڕووناگە بێتەوە بە سەرکەوتنیان و ئاخر داوانیان رب العالمین والسلام عليكم ورحمة الله وبركاته.